پرسیار لە تۆ وەڵام لە ئێمە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و هەمیشە لە شادی و خۆشیدا بن. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. مافی منداڵ بەسەر دایک و باوکەوە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان دەبێت. دەگێڕنەوە داک و بابێک لە تاولار و لاساری کوڕەکەیان پەناو سکاڵا دەبەنە لای سەیدنا عومەری کوڕی خەتابی جێنشینی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم. ئیمامی عومەریش کوڕەکەیان بانگ دەکا و لە هۆکاری لار و لاساریەکەی دەپرسێت. کوڕەکەش دەڵێ ئەی ئەمیرالموئمینین پێم بڵێ من مافی من وەک منداڵێک چییە بەسەر دایک و باوکمەوە. عومەری فاروقیش دەفەرمێ هەر لە سەرەتاوە ئەم باوکە بگەڕێ ئافرەتێکی چاک و لە بنەماڵەیەکی چاک و تەندروست بۆ منداڵەکەی بدۆزێتەوە بۆی بکاتە کێڵگە. هەروەها ناوێکی دروست و جوانیشی لێ بنێت و بۆ بدۆزێتەوە. پاشتر فێری پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی و قورئانی پیرۆزی بکە. کوڕەکەش گوتی ئەی ئیمام باوکم دایکێکی خراپ و لە بنەماڵەیەکی خراپی بۆ هەڵبژاردوم. ناوێکی ڕەشبینانە و شەڕانگێزانەشی لێناوم لە بری قورئانیش فێری داب و عاداتی ناشرینی دەشتەکیانەیان کردوم. بۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە دایک و باوکەکەی فەرموو بڕۆن بەرۆکی خۆتان بگرن و گلەیی لە خۆتان بکەن چونکە ئێوە سێ مافی سەرەکی و سەرەتایی کوڕەکەی خۆتانتان پێشێل کردووە. هەمیشە زانایان و نووسەرانی ئیسلامی زۆر باسییان لە ماف و فەزڵی دایک و باوک کردووە بەسەر منداڵەوە. ئەوەش بەهۆی ئەو هەموو پێگە و پلەیەوە لە قورئان و سوننەتدا باس کراوە. وەبوونی ئەو هەموو هەڕەشەیە کە بەرامبەر بە کەسانی خراپ کراوە بەرامبەر بە دایک و باوکیان کە دەجوڵێنەوە. ئێمە لەم بەرنمەیەدا باز لە لایەنێکی شاردراوە و باز نەکراوی ژیانی مسلمانان دەکەین ئەویش بریتە لە مافی منداڵ بەسەر دایک و باوکیەوە. بزانین منداڵ چ مافێکی بەسەر دایک و باوکیەوە هەیە بۆ ئەوەی خێزانێکی بەختەوەر و کۆمەڵگەیەکی ئاراممان بۆ بهێنرێتە دیم. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێ مامۆستا شێخ فاروق معروف زانای ئاینیم کردووە. مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. خوا سەلامەتان کاوە دەستان خۆش بێت. خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە. مامۆستاگیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندین فەرمودەی خۆیدا وە زانایانی ئیسلام یەکەمین ماف سەرەتاییترین ماف کە بۆ منداڵی بازەکەن دروستکردنی خێزانێکی بەختەوەر و ڕێک و پێکە وەکوڵێ گەڕانە بە دوای ئافرەتێک لە بنەماڵەیەکی باش ئافرەتێکی خاوەن ئەخلاق و ڕەوشتی بەرز و جوان. ئایا ئەمە سەرەتاییترین مافی منداڵیان بۆ منە بەر لەمەش مافی تری هەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. صلاة خواهي قورو پروردگار لأيوي برزو لهمو بيناركان من بيت. بەڕاستی مەسئلەی حەقی منداڵ بەسەر باوک و دایکەوە لە ئیسلامدا زۆر و گرنگیەکی زۆری پێدراوە. بە تایبەتیتر ئەوەی کە جەنابەت لە پێشەکێکە باست کرد و ئیشارەت بۆ کرد سەرەتاییترین مافی منداڵ بەسەر باوک و دایکە ئەوەیە کە ئەو باوکە بگەڕێت بەڕاستی دایکێکی باش بۆ ئەم مناڵە هەڵبژێریانێ. زۆر بەداخەوە ئەڵێن زۆربەی کێشەکان لێرەوە دەست پێ ئەەکەن بۆ خێزانەکان ئەو کوڕەگەنجانەی ئێستا ئەو کەسانی کەوان ژنیانن چاویان لە مستەقبل نییە، چاویان لە دایکایەتی نییە، چاویان لە بنەماڵە نییە. بۆیە زانایان حتا ئێستا لە مەسلەی بۆ ماوەیی و وەراثەدا ئەڵێن ئەگەر بنەماڵێک تەنان کەسێکی خراپی تیا بوو بێت دوو لە ڕووی مەسەلا جەماعەت و بینەرانی بەڕێز و جەنابتان ئەگەر کەسێک دزێک بوو بێ لە بنەماڵێک دزێکیان تیا بوو بێ سێرەکەی لەو بنەماڵە دوور نییە کەسێکی ئەوشە بۆ ماوەی تەنان ئەو شتانش بە درۆزنی دزی کۆمەڵشتانەگە بۆ ماوەی ئەمێنەوە. بۆیە یەکەم شتێک مافە سەرەتایەکانی منداڵ بەسەر باوک و دایکیانەوە ئەوەیە ئەو باوکە ئەبێ چاو بگێڕێت لە بنەماڵەیەک ئافرەتێک بخوازە بیکاتە دایکی مناڵەکانی کە سبەینێ لە مستەقبەلا بتوانێت ئەو دایکە قوتابخانەیەک بێ بۆ پەروەردەکردنی مناڵەکان. زۆر باش مامۆستا وەکوەر لە پێشەکە ئەماژەم پێدا بەهۆی ئەوەی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دوای یەکتاپەرستی خۆی و بە تاک ڕاگررتنی خوای گەورە یەکسەر ئاماژە بەوە ئەکا کە لەگەڵ دایک و باوکمانە باش بین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندین فەرمودەدا هەڕەشەی تون لەو کەسانەکەن کە بەرامبەر بە دایک و باوکیان تند ئەجوڵێنەوە.
ئەمە ژوای کردووە کە دایک و باوک لە کۆمەڵگەکانە لە ئیسلامە لە کۆمەڵگەی کوردەواریا ڕێز و پێگەیەکی گەورەی هەبێ بۆیە زۆر جار لە بنەماڵەکان خەڵکی وا ئەزان تەنها ئەوە دایک و باوکم مافیان بەسەر منداڵەوە هەیە منداڵ هیچ مافێکی بەسەر دایک و باوکەوەنی ئایا ئەمە شتێکی ڕاستەیان بۆ من هەردووکیان خاوەن ئەرک و مافن بەرامبەر بە یەکتر بە لە نێوان هەردووکیانە ئەبێ هەردووکیان خاوەن ماف بن چۆن جەنابێت ئەمە ڕاستەکەیتەوە کە منداڵیش وەکو نەوەیەک یا وەکو بەرهەمێکی ئەم دایک و باوکە مافی هەیە و پێویستە ئەو مافەی بدرێت والله إما بحقد يعني قاعديك كل ما نبي پیغمبر صلى الله عليه وسلم لفرموديك أو نقش الرجاي بو إمام مسلمان رون كركاتي أفرمي كلكم راع وكلكم مسؤول عن رعيته يعني الراعي بو كسأوتي الرعية راعي والرعية كمانا يعني تشاكترين رعية بو باو كداك بيتلم من الله كان يعني بويا أفرمي پیغمبر صلى الله عليه وسلم باو كداك مسؤول لمن الله كان يعني لەوانەیە کە لە ژێر دەستیانە بۆیە بەڕاستی ئێمە ڕاستە ئێمە ئەڵێن مناڵ باوکو دایک حەقیان بەسەر مناڵەوە هەیە بەڵام حەقی باوک بەسەر مناڵەوە کاتێ دەستپێکە کە منداڵەکە تۆ پەروەردەیەکی کردبێ گەورەت کردبێ لە گەورەیە مافەکانی با بڵێن تۆ ئەکەونە سەر مناڵەکە ئەگینا مناڵ کاتێک کە مناڵە هەر مافەکانی ئەوە بەسەرتەوە چکە بێت تۆ مافەکانی خۆت لە پێشەوە جێبەجێ بکەی ئەوانەی بۆ دیاری کراوە بەڕێک و پێک جێبەجیان بکە اینجا دوایی چاوەڕێ ئەوەش بکە منداڵەکە مافی بەرامبەر بە تۆ جێبەجێ بکە ئەگەر ئێمە کەم تەرخەم بین بەرامبەر بە پەروەردەی مناڵەکانمان گویان نەدەینێ ئێهمالیان کەین لە مستەقبەلا خۆشمان ئەزانین مناڵەکان جوابن بەرامبەر بە باوکو دایک کە زۆر بەداخەوەڵێن زۆربەی ئەم سەردەمەی ئێمە زۆربەی باوکو دایک هەمووی مەسەل هاوارەتی بەدەست مناڵەکانیەوە ناڕازی بەدەست مناڵەکانیەوە بەڵام مقەسیری سەرەکی باوکو دایکە کە ئێمە خۆمانین بەڕاستی چونکە ئێمە نەمانتوانی و ئەرکەکانی خۆمان جێبەجێ بکەین مافەکانی منداڵەکانمان بەو شوەیە کە خوای گەورە شرع داوامان لەیەکا جێبەجێ بکەین ئەی طبعا نەویشکە گەورە بوو من لەم یؤدبه ئەبەواه یؤدبه الزەمان ئەو کەسەی پەروەردەیەکی دینی باوکو دایک وەرنەگرێ ئەو کاتە پەروەردەی کۆڵان وەرەگرێ ئەوەش کە پەروەردەی کۆڵانی وەرگرت دوای دووبارە بێ باوکو دایک چاوەڕێی عینی پەروەردە بکەن مامۆستا نهێنانەوەی قوتی حرام بۆ منداڵ وەکو ئەڵێ بە گەرودانەکردنی پاروی حرام بۆ منداڵەکانت معاشێکی بندیواری حرام دەستبڕینی خەڵک لە بازار نازام سووک لە تەرازوبازیە سووکی کێشەکان بە سووکی نکەیت و وەلحاصل بە پارەی غەش و خیانەت منداڵ بەخێوکردن ئەمە تا چەند پێشێرکردنی یەکێکی مافێکی گەورەی منداڵە چۆن بڕونە باوکو و دایک مافێکی گەورە بە منداڵەکانیان بدەن کە بە پاروی حرام بەخێو نەکرێن وڵی جوابی ئەم پرسیارەی جەنابێت ئەم تەڵانەمە قسەیەکی زۆر گەرە من بە کورتە چیرۆکێک وەڵامی دەمەوە کە ئەگەرنەوە ئەڵێن جارێکیان ژن و پیاوێک منداڵێکیانە بێ ژن و پیاوەکە ساڵحە بن پیاوی باشە بن بەڵام قەدەری خوا سوبحان الله ئەو مناڵان کاتێکە گەورە ئەبێ ئەوسا لە لادەیە کونە و مەشکە و ئەم شتانە بوو ئەڵێ ئەم مناڵە هەموو دێکە هاواریان بوو بەدەستەوە ئەم مناڵە ئیشی ئەوە بوو لە هەر شوێنێکە مەشکەیەکی بدایە کونەیەکی بدایە ئەچوو کونی تێئەکردن ئەم شتانە کونیەکرد هەرچەند خەڵک شکاتی لێکردن ئەم باوکو دایکە هەرچی محاولیان کە بزان هۆکاری ئەمە چێ نەیانزانی بەڵام ڕۆژێکیان باوکو دایک هەردووکیان دانیشتن بزان خەتا ژنە پیاوەکە وتی وەڵاهی من دانیشتم هەرچی مراجعەی خۆمەکەم سەیری ژیانی خۆمەکەم هیچ شتێک من لە خۆمان شک نابم کەوا ببێتە هۆی ئەوەی ئەم مناڵەمان ئەم شتانە بکە ئەم شتانەکانی ئەم خەڵکە هەمووی هاوارەتی ژنەکەی ژەڵێ منیش زۆر بیرم کردوێتەوە بەڵام ئەوەندە یەتە خەیاڵم جارێکیان ئەم مناڵەکە لە سکما بۆ من حامیلە بووم بەم مناڵەوە دام و بەلای باخە هەنارێکە زۆر حەزم لە با بڵێن هەنار بووە ئێتر لەو فترە زەمەنیە ئافرەت کە بۆ مەرحەلاتی ئەپڕێ کۆمەڵی حەزوشتی وایەڵێ من حەزم لە هەنار بوو پێم حرام بوو هەناری لێ بکەمەوە هەڵسام یەکێک لە هەنارەکانم ئاوا هەر بە لێشم نەکردەوە بە لەقەکەیەوە گوشیم جوان جوان ئاوا پەنجەم پیانە نەرم کرد پاشان دڵکێکم پیا کرد و ئاوەکەیم هەڵمژی نەختێکین خوارد ئێوەتی کاکە ئەمەیە مناڵەکەی ئێمە ئەمە ئەزانی باخی کێبوو وتی بەڵێ ئەزانم باخی کێبوو باخی فڵان کەس بوو هەردووکیانەچن بۆ لای کابرا ئەڵێن کاکە شتێکی وا بووە کاتی خۆی ئێمە یەک هەنار یان پارەکەیمان لێ وەرگرە یان گردنمان ئازاکە ئەڵێ وژوتی بابەجا ئەوە چی هەزار جار گردنتان ئازابێ لێەوە کابرا گردنی ئەمانی ئازاد کرد لێرەوە کوڕەکە خۆی باش بوو وازی لەو شتانە هێنا لەبەر ئەوە مەسئلەی بەڕاستی حرام ئەمە مصیبەتێکی زۆر زۆر گەورەیە یعنی ئەو مناڵانەی کەوا بە حرام پەروەردە ئەکرێن نەک تەئسیری بۆ سەر مناڵەکە بۆ سەر و باوکو دایکەکە بۆ سەر کۆمەلگاکەی ژەیە
زۆر بەداخەوە ئەوە شتێکە شایع و ئەمڕۆژ ئەم لەم زروفەی ئێمە ناڵێن هەمووی بەڵام کەم کەسێ بە شوێن حرام و حەڵال لێک باتەوە ئیشەکە ئەکا اینجا پاشکردنی ئیشەکە ئەڵێ فڵانە ئیشم کرد حرامەیان حەڵاڵ ئێمە گلەیمان زۆر جا گلەیەکەین لەو خەڵکە ئەڵێن برام پێشەوەی ئیشەکە بکەی پرسیار بکە دوای کە تۆ ئیشەکەت کردو تازە من بڵێم حرامەیان حەڵاڵە تۆ چیەکەی لەبەرەوە بەڵێ نقطەیەکی گرنگ و سەرەکی ئەوەی ئینسانە بێ هەوڵ بە مامۆستا کە پرسیاریش لە خاتوو نووریەی دایکی مامۆستا سەعیدی نورسی زانای گەورەی کوردەکەن چۆن لە نێو کۆمەڵگەیەکی دواکەوتوی پڕ لە فەسادی وەکو کوردستانی تورکیا ئەم کوڕەت ئاوا هەڵکەوتو ئەفەرمێ سوێن بەخوا باوکی کە لەسەر کێڵگە مانگاکانی دەهێنایەوە بۆ ماڵ بۆ ئەوەی تووشی حرام خواردن نەبن تورەکەیەکی کردو بە دەمیانەوە منیش هیچ کاتێ ببێت دەستنوێ شیرم نەداوەتە کوڕەکەم کەواتە ئەمەش کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر داهاتووی منداڵ و پەروەردەی منداڵ. زۆر ئیمامی ئەحمەدیان ئیمامی حەنیفەی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێ جارێکیان وەکو خۆماڵەن حیوانی ئەو منتقەی کە ئەوی تیاژاوە چون تۆ زەرەرێکیان داوە حیوانەکە شوانەکە پێی نەزانیوە چووەتە چۆ گەنمی مەسەلا یەکێکە وتیان دەغڵی فڵان کەسی خواردووە ئەفەرمێت 40 دانە ڕۆژ ماست و شیر و دۆی لەو منتقەیە نەخوارد لەبەرچی نەوەکو یەکێ شیری ئەوانە ماسی بۆی ئەو پیاوە بەڕێزانە بۆیە پیاویان لێ هەڵکەوتە ئیمامی ئیبن سیرین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت خۆی ئەگەڕێتەوە کە کەسێکە عالمێکە کاتێکە باسی خەو کرا هەمووی پەلامار بۆ کتێبەکەی ئیبن سیرین نەدەن ڕەحمەتی خوای لێبێ خۆی ئەگەڕێتەوە ئەفەرمێ من چۆن بووم بەم پیاوە ئەفەرمێ من تاجری زەید بووم زەید و ڕۆن فەرقەکانەوەی زەید هەمیشە شلە بەڵام ڕۆن تنە ئەڵێ تاجری زەید بووم ئەڵێ جارێکیان لە مەخزنەکەمان نزیکەی 40 دانە گۆزە بووە 40 دانە گۆزەی ڕۆنماندانا بوو یەکێ لەو شاگردانە هات کە سەرپەرشتی ئیشەکەی وتی قوربان وەڵا ئاگام لێ بوو مشکێک کەوتە ناوێکێ لە گۆزەکان ئەڵێ وتم کامەیە ئەزانی وتی نازانم کامەیە ئەڵێ منیش ئەمرم کردوتم دە هەرچیلیان بڕژێن ئاخوتی نابێ قوربان بۆ چۆن و زەرەرێکی زۆر وتی من پێ دەڵێم بیرژێنە من پێ دەڵێم بیرژێنە ئەڵێ سوبحان الله ڕشتمان یەکە یەک بە شوێنیەکە ئەڵێ لە ئاخرە میندانەیان نابوو ئەڵێ هەمومان ڕژ ئەڵێ طبعا من زەرەرێکی مالی زۆرم کرد بەڵام وەکو خوای گەورە پەروەردگار تەجروبەیە کە لەبەر خاتی خوا من ئەو شتە پیسە حرامم دەرخواردی خەڵک نەدا لەبەر مەسلحەتێکی خۆم ئەڵێ بێژگە ئەوە کە خوای گەورە لە ماوەیەکی زۆر کورت تا چەند قات جێگەکەشی بۆ پڕکردنەوە ئەم خوای گەورە ئەفەرمێ ئەم هێمە با بڵێن بەخششی پێدام کە بریتە لە چی لە تعبیری خەو لەبەرەوە خۆپاراستن لە حرام ئەبێتە مایەی بەختەوەری لە دنیا لە قیامەتان ڕۆژ نەبێت مامۆستا بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە بە خاڵبەندی یا بە ڕیزبەندی بۆ مافەکانی منداڵ بڕۆین بەسەر دایک و باوکەوە ئەو مافانەی کە منداڵ هەیەی بەسەر دایک و باوکەوە کامانن جەنابە دەگە بکرێت بە شێوەی خاڵبەندی بۆمان باس بکە بزانین منداڵ چ مافێکی بەسەر دایک و باوکەوە هەیە وەڵای مافەکانی ئێمەکو پێشتر باسمان کرد جەنابیش ئیشارە بۆ کرد لە پێشەکێکە یەکەم خاڵ وتمان ئەوەیە ئەگەر بە ڕیزمەندی بین ئەوەیە هەڵبژارنی دایکێکی باش پاش کە هەڵبژارنی دایکێکی باش خواردنی حەڵاڵ پاش خواردنی حەڵاڵەکە اینجا تۆ ئەو مناڵە کاتێککە لە دایک ئەبێ تۆ لە ناوێکی جوانی بۆ هەڵبژێری اینجا دوایەوە عەقیقەی بۆ بکەی اینجا پاشان بە پەروەردەیەکی دینی ئیسلامی لەسەر شریعەتی ئیسلام پەروەردەیەکی جوانی بکەی اینجا وردە لەگەڵ ڕابێ ئەو تەمەنەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 7 ساڵی ئەوەڵە یاری لەگەڵا بکە قسەی خۆش لەگەڵا بە شتی فێرکە لەگەڵ خۆتا اینجا لە دوای 7 ساڵە و فێری نوێژی بکە لە 10 ساڵیا دەستی بگەرە لەگەڵ خۆتا بێنە بۆ مزگەوت و بۆ مەجالیس و فێری ئاداب و شتی جوانی بکە ئابە شوێ بە خاڵبەندی کە ئاوا بوو دوایی کەسێکی ڕەشید و کەسێکی باشی لێ دەرەچێ بەڵێ مامۆستا پەروەردە و پێگەیاندن یان بۆ منە پەروەردەکردنی منداڵ لەسەر شێوازێکی دروست ئێستا ئێمە بۆ منە لە کۆمەڵگەی کوردەواریە خەڵک منداڵی زۆری هەیە چۆن بۆ منە بەو شێوە دروستی کە ئیسلام باسی کردو پەروەردەیکەین کامە یەکێکە لە مافە سەرەتاییەکانی مناڵ بۆ منە منداڵ هەموو زۆرجار تەنها بەخێوکردن نییە چونکە خوای گەورە وەکو لە ئاەتەکە فەرمێ ئێمە ڕزقی ئێوە شو منداڵەکانی ژەدەین بەڵام ئەوەی کە بەرپرسە لە پەروەردەی منداڵەکان دایک و باوکەکانن ئەم پەروەردە دروستە زۆرجار بەداخەوە لە نێو عایلە و خێزانەکانە پشتگوێ خراوە دایک و باوک تەنها ئەوەندە وا ئەزانن تەنها بەخێوکردنە یاری منداڵانەی بۆ بکڕن و بیبن بۆ سەیران و جلی جوانی بۆ بکڕن بەڵام پەروەردەیان پشتگوێ خستووە پەروەردەکردن تا چەند یەکێکە لە مافە سەرەتایی و گرنگەکانی منداڵ وەڵا ئێمە زۆر ڕاستە
بەڕاستی کێشەی سەرەکی ئێمە نەک لە پەروەردەکە لە هەموو شتەکانە ئێمە وازین پەروەردەی مناڵ تەنها سکتێرکردنە. ئێمە بەسکی مناڵەکانمان تێرکەین اینجا جلی جوانیان بۆ بکەین نێڵ کۆمەڵشتانێکی ئەمانە بۆیان بکەین بەڵام ئەسڵ لە پەروەردەی مناڵە ڕاستە لەگەڵ ئەمانە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە مێشکی ئەو مناڵە تێر بکرێ ئەو مناڵە پەروەردە بکرێ چونکە زۆر جار مناڵ خۆمان ئەزانین مناڵ هەر جۆرێک بێ پەروەردە ئەبێ گەورە ئەبێت هەر جۆرە بێ بینیمانە مناڵ گشتی لە بەرانە بووە جلی مەسەلا بنەماڵەیەکی هەژار بووە یاخود گوێی نەدراوەتێ هەر جۆرە بێ ئەو مناڵە مەراحلەکانی تەمەنی بەڕێ ئەکا گەورە ئەبێ نمو ئەکا وەکو نمو بەڵام ئەسڵ چیە ئەسڵ تەربیەتەکەیە. ئینجا ئەوە کە گرنگە ئێمە ئیهمالیەکەین بەڕاستیکە وەکو تربیەتە ئێستا بە تایبەتی لەم سەردەمەی ئێمە لەم ینی زۆر بەداخەوەڵێن تەمەڵی باوکودایک وای کردووە ینی سەرقاڵی باوکودایک وای کردووە بەس ئاگای بەلای مناڵەکەەوەنێ مناڵەکە مهمەوەی بەس بێدەنگ بێ چی ئەکا قەیناکە چی ئەوێ قەیناکە ئەینێرێتە کۆڵان لەبەری خۆی سعاتە ئیسراحەت بکە لە کۆڵانە فێری چیە بێ مۆبایلێکی بۆ کرێ لە گۆشەیەکە دائنیشێ نازانم خەتێکی ئەتەرنێتی داناوە کۆمپیوتەرێکی بۆ کڕیوە شتێک بەهەرحاڵ لە گۆشەیەکە ئێوارە تا بەیانی یعنی ئەمانە پەروەردەنین بەڕاستی ئەمانە هەم ڕاستە پەروەردەن بەڵام پەروەردەی ئیجابی نین و هەمووی پەروەردەی سلبین لەبەرەوە مناڵ لە قۆناغی ئەوەڵە ئەگەر تۆ پەروەردەت نەکرد کە گەورە بوو ئێمە زۆر جار کە خەڵگێتە لامەڵێ ماوەسا مناڵەکەم دوعام بۆ بکە مناڵەکەم خوا هیدایەتی با دوعامان بۆ بکە مناڵەکە ئەڵێن کاکە خۆ دوعا مناڵەکەت من چی دوعا تەنەکە چی نییە بە چەکوش مناڵەکەی تۆ ڕاستکاتەوە ئێمە دوعا تەنها ئەمە نییە بەدەم ئێڵێ ئێمە چەند دوعایەکمانەیە کە لەو دوعانەوەی کرد تۆ مۆبایلێکی بۆ کڕیوە ژوورێکیشی بۆ جیا کردوێتەوە ئەمە گەورەترین دوعاە یعنی ئەم مناڵەی تۆ ڕێگەی باش ناگرێتە بەر ئەسڵ دوعاکە ئەوەیە تۆ ئەم ئایپاد و مۆبایلی لێ وەربگرەوە یاخود بە شێوەیەکی ڕێکوپێک ئیسپادە لێ بکە اینجا لە پەنای ئەوەشە تۆخ بیێنە بانگ لەگەڵ خۆتا بیانە لە مەجالیس و اینجا دوایەوە تربیەیەکی ئیسلامی بکە اینجا پاشان دوعاشی بۆ بکە لەگەڵ یا ئەمە دەوری ئەبێت. بەڵێ زۆر باش مامۆستا ئێمە زۆر جاوا ئەزانین ماف بەخشین بە منداڵەکانمان تەنها شتی ڕواڵەتی و مادین بۆ منە مۆبایل و جلوبەرگ و خواردن و سەیارە و ئەم شتانە جەنابیش لە وەڵامی پێشوە کە باسمان لە مافەکان کرد ئاماژەت بە ناونانی منداڵ کە بە ناوێکی دروست و جوان ئیتر مەرجنی ئەم ناوە ئێمە لە کۆمەڵگەی کوردەواریە ئەژین ئەتوانین بە چەندین ناوی کوردەواری جوان منداڵەکانمان ناو بنین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو مافێکی تری منداڵ لە ژیانی پڕبەرەکەتی خۆیان ناوی چەندین منداڵی گۆڕیوە ناوی چەندین هاوڵی گۆڕیوە بۆ منە خات و فاتیمەی کچیە فەرمێ من چوون بۆ لای پێغەمبەری خوا فەرمووم منداڵێکمان بووە ناوە چییە ئەلێ گوتم ناوە حرب لە بری ئیمامی حەسەن پێغەمبەری خوش گۆڕی ئەم ناونانە چ مافێکی بۆ منداڵ تێدایە ئەمە بۆ کە ئێمە ئەڵێن مافەکانی منداڵ ئایا ناونان مافێکە بۆ منداڵ ئەبێ بە ناوێکی جوان ئەم مافە لە چیا خۆی بینێتەوە. بەڵێ زۆر ڕاستە اینجا ناو تەسیری بۆ ژیانی ئەو منداڵە هەیە لە مستەقبەلیش ڕنگدانەوەش لەسەر کەسایەتی ڕنگدانەوەی لەسەر کەسایەتی هەیە بەڵێ ئەگەر ئێمە ناڵێن ناوی عەرەبی لێ بنێ تەشجیعی خەڵک ناکەین بڵێن ناوی عەرەبی لێ بنێ بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو موسڵمان فەرمێ خێر الئەسماء العەبادلە ئەوانەیە کە کەلی عەبدوڵڵایە عەبدوڕەحمانە ئەمانە خێر الئەسماء باشترین اینجا وەکو ئەفەرمێ باشترینیان ئەحمەد و مەحموودە مەسەلا کە واقعیترین ناوەکان ئێمە ئەم ناوانە ناوانێکی پیرۆز و ناوانێکی باشن اینجا ناوی کوردیش ئەو هەموو ناوە کوردی جوانەمان هەیە بەڕاستی ئەو ناوە کوردیانە یعنی ناوانێکی جوانن بنێن لە مناڵ بەڵام سێرەکەی لە کۆمەڵگەی کوردەواری ئێمە کۆمەڵە ناوێک نراو من جارێکیان برادێک خۆی گێڕایە و مناڵەکە وتم ناوی چم ئەو مناڵەتان و ناوێکی عجیبی هەڵدا لێ تێنێک وتم وەچێ و ناوتی وەڵامت کە دانیشتون بۆ ئەوەی ناوی بنین وتی لە ناو مەجلیسەکە وتمانە ناوی بنێن چی وتی لەو لاوە یەک نەفەر هەڵیا وتی خزمێکی خۆمان هەڵیا وتی ناوی بنێ فڵان کەس وتی ئەم ناوی لێ بنێ وتی تە ئێمەش ناوەکە غەریب بوو بە لە ناوماننا وتی دوای ناوەکەمان ناو مەجلیسەکە تێکشی وتی دەستی کرد بە پێکەنین ئەڵێ وتم ئەو ناوە ناوی چی وتی ئەزانی یعنی چی وتەوە ئیفلام کارتۆنێکم بینیوە سەگێکی تای ئیفلام کارتۆنەکە ناوی سەگی ناو ئیفلام کارتۆنەکەیە یعنی ئەمە سبێن ئەم مناڵە گەورە ئەبێت لە ناو کۆمەڵگادا یعنی شخصیەتێک کە ئەبێتە باوک ئەبێتە باو ئەبێتە کەسێکی دیار لە کۆمەڵگا لەبەرەوە بەڕاستی هەڵبژاردننی ناو تەسیرێکی یعنی ڕاستەوخۆی لەسەر کەسایەتی و ئینسانە هەیە و بۆ ژیانیشی
تأثیری لەسەر ژیانیشێ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ناوانەی گۆڕیوە کەسانێک هاتوونەتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ناوت چییە؟ مثلا ئەو کەسە جاری وا بووی ناوم هەژار فەرمی نا تۆ هەژاری تۆ دەوڵەمەندی یاخود وتێتی من ناوم غەمبارە نا فەرمێتی نا تۆ ناوت غەمبار نییە تۆ دڵخۆشی وتێتی تۆ من ناوم فرمێسکە فەرمێتی نا تۆ ناوت ئەو یعنی گۆڕیوێتی ئەم ناوانە لەبەرەوە ناو زۆر زۆر گرنگە تەأسیری لەسەر کەسایەتی ئەو ئینسانە هەیە ئیتر ناوەکە کوردی بێ یان عەرەبی بێ مەمە ناوێکی معقولی جوانی معنای باشی هەبێت زۆر باش مامۆستا تووڕە نەبوون و ترس نەبەخشینەوە ئێمە باسمان لە پەروەردەکردنی منداڵ کرد زۆر جار لە پەروەردەکردن و پێگەیاندنی منداڵدا لە بۆ من لە سعیکردنی مەکتەبیدا دایک و باوکەکان هانا بۆ لێدان و دارکاری و نازانم ترس بەخشینەوە ئەکەم بەرامبەر بە منداڵەکانیان بەڵام لە ژیانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم نابینین بە ترس بەخشینەوەیەک بە لۆمەکردنێ باشترین نمونەمان 10 ساڵ خزمەتی ئەنەسی کوڕی مالکە لە خزمەتی ئەکاڵێ ئاخ ئۆفێکم لە پێغەمبەری خوا نەبیستوە لێدانێک لە سەرزەنشتێ ئەو نمونەی کە ئیمامی عومەر یاری لەگە منداڵەکانی خۆیان ئەکا پیاوێک دێڵێ من 10 منداڵم هێشتا ئاوا کە ئەڕۆمەوە هەمویان لە سوچێکا هینە بن چۆن دایک و باوک بە ئەدەبێکی جوان بە ڕووخۆشیەکی جوان بە قسەی جوان بە پەروەردەیەکی جوان حتا بە شێوازی یاریکردن وەکو چۆن پێغەمبەری خوا هیچ کامان لە پێغەمبەری خوا نازدارتر نین کە خۆی ئەکردە وەکو حاشا لە مەکانەتی بەڕێزیان بۆ حوشتر بۆ حەسەن و حوسێن چۆن دایک و باوک ئەم مافەش بە منداڵیان بەخشن کە نێوماڵیان بۆ بێتە شوێنێک وەکو یاریگایەک شوێنێک کە حەز و خواستە منداڵەکانی خوانیان تیا خاڵی بکەنەوە طبعا ئێمە لە مەسلەی لێدانی مناڵ و ئەمانە ئەم بابەتە زۆر ئەوروژێنرێت و باسەکرێ بەڵام ئەو شتەی کە زۆر زۆر گرنگە لەو بابەتە لەو مەسەلا بریتێ لە کۆمەڵگا بەڕاستی کۆمەڵگا زۆر دەوری هەیە لەو بابەتانە کۆمەڵگە دەوریە کۆمەڵگە تا کۆمەڵگە فەرقی هەیە کۆمەڵگەیەک لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ کۆمەڵگەکانی ترا فەرقی هەبووە چونکە باوکەکان هەموو خۆیان ڕێک بوون پەروەردەکراو بوون دایکەکان پەروەردەکراو بوون منداڵەکان لەو جەوا پەروەردە بوون اینجا من وەکو شخصی خۆم قەت لەگەڵ ئەوانیم لێدان ئەبێ ببێ شتیوامان نییە لێدان بەڵام کام لێدانە لێدانی تربیەت تەئدیب ئەدەب بەڵام لە چه حاڵەتێکە نەک هەمیشە هەموو کاتێ حتا قەولێکمانەیە قەولی ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی خوا لێبێ ئەفەرمێ هەموو پیاوێک لە ماڵەوە ئەبێ مەوضعی سەوتەکەی دیار بێ ئەبێ شوێنی شەلاقەکەی لە ماڵە دیار بێ ئەبێ چاوزیدکردنەوە هەبێ جا بە تایبەتیتر لە سەردەمێکی وەکو ئەمڕۆدا مناڵ لە ماڵەوە ئەگەر شەرمێ لە باوک نەکا شەرم لە دایک نەکا وای لێ هاتووە مەسەلا ئەمە هەر بە قسەی خۆشەر بە قسەی ڕاستە مناڵ ئەبێ حتا مناڵە لە تەمەنی مناڵە ئێمە لێدانمان نییە ئێمە لێدان بەو معنایی کە خوێنی لێبێنی شینی بکەیتەوە مناسانم سووری بکەیتەوە شتێک شوێنێکی بشکێنی ئەمانە لێدانن ئەمانە ئەدەب نین تەئدیب نین لێدانی تەئدیبەوەی جاری وایە لێشی ئەدەیت و ئازارێکی سووکیشی پێگەینی بەڵام ئینجا مناڵ شەر نییە بە لێدان جاری وایە قسێ بەرامبەر بە مناڵەکەەکەی لە 100 لێدان دەوری هەیە بۆ ئەو مناڵە ئەو باوکە بۆ تربیەتی ئەو مناڵە ئەو مامۆستایە لە مەکتەبە بۆ تربیەت و تعلیمی قوتابیەکانی بەڕاستی ئەوەتە ئێمە ئەم نمونەیە واقعیان ئەیبینین ئەمڕۆ مەسەلا لە وڵاتی خۆمانە لەو کاتەوە سام و هەیبەتی مامۆستایەتی نەماوە و باوکایەتی نەماوە شتەکە خەریکە بووە بە یعنی غەوغایەک بووە بە شتێک کەس بەگوێی کەس ناکە ئێمە ئەڵێن ئەگەر لە شوێنێکە احترام و قەدر و سام و هەیبەت و ئەمانە هەبوو گەورە و بچووکی هەبوو ئەمە طبعا لەجێ خۆیە بەڵام ئەگەر ئەمە نەبوو وەکوتمان من لەم یؤدیبه ئەبەواه یؤدیبه الزەمان کابرا چی بکە مەجبورە جاریش ئەگەر پەلامارێک نەدەی بۆ ئەوە پەلامارێک نەبێ بۆ ئەوە ئەگەر مناڵەکەی لە 7 ساڵ 10 ساڵی منداڵێتیا دایک و باوک
ئاگایان لە ئەرکی خۆیان نەبووە بەرامبەر بە منداڵ ینی بۆ منە هەرچێکیان داوا کردووە داوای کردووە بۆ منە حتا زۆر جار ئێستا لە عایلەی خۆمانە کە ئەمە پێشێرکردنی مافێکی تری منداڵە بۆ من دایک و باو بۆ ئەوەی منداڵەکەیان شتێکی لێ دەرکەوێت حاشا لە ڕووی جەناب بۆ من ئەڵێ قسێ بە فلانە کەس بڵێ یان بۆ حاشا لە ڕووی جەناب و بینەران تفێک لە فلانە کەس بکە ئایا ئەمە پێشێرکردنی مافی مناڵ نییە دوایی کە دایک و باو کە ناچار بن ئەبێتەوە بە مەترسی بۆ خۆیان ئەو کاتە پەنا بۆ لێدانە بن بۆ منە ئێمە باشترین قودوە و ڕێنیشاندەری ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک نمونەمان نییە کە ئەنەسی کوڕی ماڵی ئەڵێ 10 ساڵ من پێغەمبەری خوا ئیشم بۆ کرد ئەی ناردم بۆ شوێنان لە کۆڵان یاریمە کرد ها دەیوت تەنان نەشیوت بۆچی نەڕۆشتووی ئەیوت بڕۆ بیهێنە وەرەوە یان بۆ من لەگەڵ حەسەن و حوسێنا چەندین جار یاری لەگەڵا کردوون قسەی خۆشی بۆ کردوون هەڵەکانی بە شێوازێکی زۆر جوان بۆ ڕاستکردوونەتەوە ئێمە ناکرێت بۆ منە نمونەیەک مامۆستایەک کە لەوەچێ غەرەزێکی دەونی لە دڵی خۆیان بێت لە مەکتەبە بە شێوازێ لە تەلەبەکانی ئەدا ئەو پەڕ جەستەیان بریندارەکە جەنابەت بۆ ئەمە چۆن ڕوونکردنەوەی ئێمە باسی شەرع و دینەکەین ئێمە باسی تەئدیبەکەین اینجا ئێمە لە تەربیەتی مناڵە کێشەکەمان ئەوەیە زۆربەی باوکو دایکەکان هەر نازان تەربیەت ینی شەرمەکەم بڵێم لەوەی هەر خۆیان پەروەردەیەکی باشیان نەبێ هەتا کە خۆی کە فاقد و شەیئی لا یعطیه کە من خۆم ئوسلوبی تەربیە خۆم تەربیەیەکی باشم نەبوو نازانم تەربیە مناڵەکانیشم بکەم لەبەر ئەوە ئوسلوبەکان جیاوازن لەبەرەوە ئێمە باسی تەربیەی ئیسلامی ئەەکەین باسی پەروەردەی ئیسلامی ئەەکەین لەسەر ئەم مەنهەج و ئەم شەریعەتە ئێمە بە درێژایی مێژووی ئیسلامی نیمانە یعنی با بڵێن تووڕەبوون و لێدان و ئەمانە بووە بەڵام نەمان بووە تا ئێستا شتێکی بەرچاو کەسێک شکاتێکی هەبێ کەسێک ڕەخنەیەکی هەبێ بڵێ ئەمە ئەوە کرا ئەوکرا بەڵام هەر ئەوەی کە ئەیبینین ئێستا مەسەل بۆ نمونە لە زۆر شوێنان مناڵە بینی لە حەزانە براوەتە حەزانە بەڵام کاتێککە ڤیددیۆکانی بڵاو ئەبێتەوە چیەکەن لەو مناڵانە لە حەزانە مەسەل لە قوتابخانەکانە هەر نەک لە حەزان لە قوتابخانەکانە کامێرەی مەسەجارێک کامێرە شاراوەکان لە قوتاتەکانیان گەتووە چۆن تەعاملەکەن لە لای خۆیان ئاوایە بەڵام لە لای ئێمە کۆمەڵ لەبەر ئەوە برام مەسلەی تەربیە مەسەلا ئەو شتانەی کە هەمانە بۆ تەربیە ئەو شتانەی کە هەمانە بۆ تەربیەتکردنی مناڵ کۆمەڵەشتانێکن ئەوە چۆن قسەمان هەیە چۆن ئامۆژگاریمانێ چۆن وەسائلەکانمانێ یەکێ لە وەسائلەکانیش بریتە لە چی بریتە لە ئەدەب جاری وایە جا تۆ ئەو هەر شتێ بڵێ و تۆ بڵێ باش ئەو هەرچی بڵێ و تۆ بڵێ باش ئەو ئەبێتەوە لەبەر ئەوە هەموو شتێک سنووری خۆی هەیە هەموو شتێک لە سنووری خۆیە حتا تەنانەت ئێمە لە بینی ژن و پیاوە خۆن خەریکە پیاو ناوێت ئەم قسانە بکە بۆچی لە بینی ژن و پیاوە ئەبێ تنوتیژە لە بینی ژن و پیاوە تنوتیژی بەرامبەر بە پیاوە بابە ئەمە چییە؟ ئەم شتانە خستویانەتە ناو ئێمە بە حەزەرەوە باسیەکرد بابە وانیە ئێوە لی تێگەیشتون وانیە خەڵکی لی تێگەیشتووە ئەمە پێی ناوترێت تونند و تیژی چونکە ئەمانە بریتە لە ژیان و پێکەوە ژیان و ئێستا وایان کردووە باوکیان خستوەتە سەنگەرێک دایکیان خستوەتە سەنگەرێک ژن لە سەنگەرێکە ژن و پیاو سەنگەران لە یەکتری گرتووە لە ڕۆژێک هەموو ساڵێک ئەخوێنێتەوە نازانم لە شەژمانگی ئەوەڵی ئەم ساڵ و لە ساڵەکە ئەمڕۆ ئەوەندە سکاڵا پیاوان دەربارەی بۆ خێزانەکانیان و ئەوەندە سکاڵا ژنان دەربارەی زۆر باش ئەمان اینجا مناڵی ژەربایە بابە ئەمە وەهانیە ئەم شتانە بەڕاستی ئەبێت تەوازنەکە ڕابگیرێ زۆر باش لە توندوتیژی و کێشەی خێزانی کرد هەرویست من ئەو پرسیارە بکەم زۆر جار ئەو کەسانی کە لە کۆمەلگەدا شەڕانگێز و یان نەخۆشی دەرونیانە یا شەڕانگێز و بوون بەبار بەسەر کۆمەڵگەوە سەیرەکەی دوایی بەدوای ئەوەی کە بە دوواداچوو نەکرێەوە لەبارەی هۆکارەکان و سەیەکی لە خێزانێکی پڕ لە توندوتیژی و ژن و پیاو هەمیشە لە یەکتریان خوێندووە کێشەیان هەبووە بە بەرچای منداڵەکانەوە شەڕ و ئاژاوەیان هەبووە مافی منداڵ لە دامرکاندنەوەی کێشەی نێوان ژن و پیاوە لەکوێدایە چۆن دایک و باوک ماڵ نەکەنە سەنگەرێک بۆ ململانەی خۆیان نەیکەنە سەنگەرێک بۆ ئاشکراکردن و نازان پێشاوخستنی ئەو شەڕ و ئاژا و قسەوتنی کە لە نێوانیانە هەیە و ئەم شەڕ و شۆڕە تا چەند مافی منداڵ پێشێلەکەوە تا چەند پەروەردەیەکی نادروستیەکە هەموو طبعا کێشەکان وتمان خاڵی یەکەم مافە سەرەکێکە بریتە لەو کەسێکەوە ئەو هەڵبژاردننی هەڵبژاردننی هاوسەری با بڵێن هەڵبژاردننی دایکی منداڵ ئەگەر لەگەڵ هەڵبژاردننی دایکی منداڵەکانە کە لەسەر ئەساس و بنچینەیەک
هەڵت بژار هەدەفی هەبوو بۆ ژیان و بۆ منداڵ و سبەینێ بۆ مستەقبل تووشی و کێشانە کەمتر ئەبی و ئەگەر تووشی و کێشانێش بوون لە حاڵەتێکە مەسەل وەکو ئێستا زروفێکی ناخۆش بێ بەسەر ئەو خەڵکانتر بە هەر شێوەیەک مەسەل نفشاری دەرونی لەسەر ئەو خەڵکەیە یعنی ئەبێ بەڕاستی کێشەی بینی ژن و پیا و حتا بکرێ ئەبێ لە مناڵ بشارێتەوە لە بەرچاوی مناڵە بەڕاستی دەنگ بەسکردنەوە و شەڕ و ئاژاوە چونکە مناڵ عینی تەبعی ئەو باوکو دایکە وەرەگرێت سبەینێت تەسیرێکی زۆر گەورەی لەسەر ئەو مناڵانە هەیە ئەو شتێک کە لە ماڵەوە ئەیبێنێ ئەیباتە دەرەوە سبێنێ خۆشی لەسەر ئەوە پەروەردە بێ زۆر جار مناڵ تۆ 1 سعات 1 مانگ 1 ساڵ قسەی بۆ ئەەکەی بە 1 حرەکە هەمووی ئەشواتەوە یاخود جاری وایە ئەو حرەکە کاکاوە لە بەرچاوت لە مێشکات تەجی لەبێ لەسەر ئەوە پەروەردە بێ لەبەرەوە زۆر گرنگە بۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ فەرمێ مناڵەکانتان گەیشتن تەمەنی 10 ساڵی با لەژێر 1 بەتانیان نەخەون جێگەکانیان بۆ ژیانکەنەوە با لەگەڵ باوکو دایکا مەسە بۆچی کۆمەڵشتانێکێ ئەبێ ڕعایەت بکرێن ئەمانە مامۆستا بپرسم بە ینی ئێمە وەکوڵێ لە شەرع شەرم نییە کۆمەڵگەی کوردی کە ئێمە بمانوێت یەکێ باز لە مافەکانی منداڵ بکەین ئەمە ئەگە بمانوێت نەمانوێت جیاکردنەوەی منداڵ لە ژووری دایک و باوک ئەمەش یەکێکتر لە مافەکانی منداڵ ینی ئەوەندەی بۆ منە خەوتنی دایک و باوک بەیەکەوە بۆمە تێکەڵبوونیان ئەوەندەی کاریگەری دەرونی لەسەر منداڵ بەجێ هەڵێ لەسەر بۆ دایک و باوک هیچ بەجێ ناڵێکەوە ئەمەش یەکێکتر لە مافەکانی منداڵ کە اینجا فێر بکرێت کە فێری ئەدەب و ئەتەکێتێ بکرێت کە بەبێت تەقە و ئێزن خواستن نەچێتە ژووری دایک و باوکەوە خوای گەورە بۆ ئێمە لە سورەتی نورە یەکێ لەوانە بۆ ئێمە کە باسەکە ئەفەرمێ 3 عورات لەکم مناڵەکانتان فێرکەن تەنانەت مناڵەکانی خۆشتان لەم 3 کاتە ئەفەرمێ بانەیەنە ژوورەوە بەبێت تەقە و بەبێ ئیزن وەرگرتن و ئەمانە یەکێ لەوانە مەسەل دوای نوێژی عیشایە حين تضعون ثيابكم من الظهيرة مثلا بو كاتني وروان إنسان إسراحتك إن جاوكو دوين ويجي بياني كوملاش أمانة بابلين أبي منال فير بكرة كأشيتا مال تقلب الرولك يعني إن جا جرز لي بهر إسج زور جار إسج خلقي وامان هي أشيتا مال كات زانية تو دانشتوي تقدر كاكي كدوية جورو يعني أمشتانة لكوملجا هي بلان بعام ئەبێ ئەمانە فێری مناڵ بکرێن بەڵام ئەمانە کەڵەن فێری مناڵ بکرێت ئەگەر باوکەکە خۆی بە مناڵی ئەمانەی وەرنەگرت ئەگەر خۆی ئەم شتانێتیانە بوو ناتوانێت فێری مناڵەکەیکە و کۆمەڵشتانێکیش بەڕاستی یەکەم پەروەردەی مناڵ ئەمڕۆ ئێمە ئەگەر باسی واقع بکەین واقع ئەمڕۆ من ئەڵێم پەروەردەی مناڵ لە 100 یەکی لە دەستی باوکو دایکا ماوە ڕاستە لە ئەستۆی کێدا یەکەم ئێستا پەروەردەی مناڵ لە دەستی با بڵێن ئەم تکنۆلۆژیایە ڕاستە مامۆستاویستم ئەوە بپرسم جەنابەت لە سەرتاوە ماژت بەوە کرد کە من بۆ منە دابینکردنی ئایپاد و ئینتەرنێت و تەلەڤیزیۆن و ژووری جێ ئەمان لە ڕواڵە تا لەوەچێ مافێک من بەڵام مافێکی لە 100 دوای ئەوەی کە منداڵ پەروەردەی نامێنێت دوایەوەی کە منداڵ لە دەست دەرەجێت دوایەوەی کە منداڵ ئەبێتە کەسێکی نازان تا ڕادێ شەرمن و خەمۆک و گۆشەگیر لە کۆمەلگا نامۆ ئەبێتەوە بۆی ئەم تەکنۆلۆژیای و تەلەڤیزیۆن ئێستا بووە بە هاوڕێی منداڵ جاران بۆ منە ئەمانوت هاوڕێی خراپ مەگرە بەڵام لە ئێستا تەلەڤیزیۆن خراپترین هاوڕەیە کە منداڵمان فێری تونند و تیژیەکە ینی کچی وا هەیە بۆ منە لە هێشتا لە تەمەنی 7 ساڵیایە بەقەد گەورە ژنێک ئەزانێت بۆ منداڵێکمان هەیە دەچێتە کۆڵان ممارەسەی ئەو زنجیرە درامانە کە بینیوێتی و تونند و تیژی ئەکا بۆ منە دارێکەڵێک لێ وەکو شمشێری ناو تەلەڤیزیۆنەکان بەرامبەر بە هاوڕێکانی بەکاری ئێنێتەوە چۆن دایک و باوک کاتێکەوە ئەزانێ ئایپاد و مۆبایلێکی کڕیوە بۆ کوڕەکەی یا منداڵەکەی وا ئەزانێ مافی پێداوە بەڵام لە کاتێکە گەورەترین پێشەرکردنی مافی پێداوە کە بریتیە لە پەروەردە و پێگەیاندن و ئاراستەکردنی ئەم منداڵە بەرەو ئاراستەیەکی جوان جەنابەت بۆ ئەم پێشێرکردنەی دایک و باوک کە بە هیچ سانسۆرێ بە هیچ لەمپەرێت تەلەڤیزیۆن ئەکاتەوە تا 12 شەو 4-5 ئەڵقە پیشانی منداڵەکەی ئەدا کە خراپترین ئەڵقەن بەرامبەر بە کەلتور و دین و ئەخلاقی کۆمەڵگەی کوردی زۆر بەداخەوە ئەڵێن کە ئێمە بۆ خۆمان ناژین ئێمە بۆ چاولێگەری ئەژین من مناڵەکەم مەسەل من نیمە ئایپاد بکڕم مۆبایل بکڕم بۆ مناڵەکەم بە تایبەتی لە مەرحلەی سەرەتاییە ئیبتیدایی سیرەکەی کە دراوسەکەمان ئەبینێ ئەڵێ وەڵا ئەو هەیەی عیبە ئەگەر ئەمیژنەی بێ ئاخۆ نازانم ئەم عیبەیە چی ئەگەر ئەمیژنەی بێت کابرا سیارە هەیە من نیمە بۆچی عیبە اینجا کۆمەڵ ئەم شتانە کێمە باسێکین زۆر بەداخەوە کەناڵەکانی ڕاگەیاندن تۆڕە کۆمەڵایەتیەکان
کورە با بڵێن ئێستا ئێمە گلەیی سەرەکیمان بۆ نمونە لەم تۆڕی پەیوەندیانەیە مەسەلا بۆچی لە ڕۆژێکە یعنی باوەڕ ناکەم لە ڕۆژێکە مۆبایل هەبێ ژمارە هەبێ پەیامێ دوو پەیامی بۆ نەیە لە 12 شەو بە دواوە داشکاندنی وامان هەیە ئەوەندە نامە بنێرە ئەوەندە قسە بکە بە بەلاش ئەوەندە بۆ ئەمانە بۆ ئەمە بۆ هەیە کاکە تۆ ئەگەر ئەتەوێ خزمەتی خەڵک و کۆمەلگا بکەی ئەگەر ڕاستەکەی منێت شەریفە ئەی بۆچی لە سعات هەشتی بەیانیوە بۆ سعات دەینیوەڕۆ بۆ سعات دوو بیکە ئەو داشکان نەبکە با خەڵکی بتوانێت ئیسفادەیەکی لێ بکە تۆ هەر بۆ ئەوەیەکەوە بەشەوە کڕوکچەکان پارەی کەمیان لەسەر بکەوە بۆ ئەوەی بۆ فەسادە اینجا کەناڵەکانی ڕاگەیاندن کاتی خۆی یعنی ئێمە لە مەکتەبە کاتێک مامۆسایەکمان ئەبینی لە غەیری دەوامە خۆمان ئەشاردەوە اینجا لە چەند ساڵانی پێشووە لە کۆڵانێکە ئەگەر مامۆستایەکی ئاینی مێزەرە بەسەرێک لە شوێنێکە ڕای بچوایە یعنی هەرچی ئافرەت و مناڵێنە بخەموو خۆی کەنارە گرت و ئەچوونە ژوورەوە اینجا کاتێک من چەندجار لە ماڵی خۆمانە کە دانیشتوون لەسەر سفرەنانمان خواردووە دایکم خوشکم کاتێک کە ئاویان خواردووە ئێستش نەبینەوە بەرامبەر بە باوکم بەرامبەر بە ئێمە جامێ ئاویان پەداخێ بنێ بەسەر یان ئاوا سەرپۆشەکەی ئەکردە سیاج بۆ خۆی یاخود پشتێکردەوە ئاویە خواردەوە ئاخور کاکە ئێستا دائەنیشێ بەرامبەر ئەم اینجا دوای ئەم کەناڵانەی ڕاگەیاندن ئەم هەموو فلیمانە ئەم هەموو ئەڵقانە یێنن بە 100 ئەڵقە و بە 200 ئەڵقە و نازانم بە مانگ و دوومانگ هەموویشی بێجگە لە بڵاوکردنەوەی شتی خراب و تێکدانی مێشکی خەڵک و ینی هێنانی عادات و تەقالید و کەلتوری غەیری کوردەواری خۆمان بۆ ناو کۆمەڵگای ئێمە هیچ شتێکتانی کاتێک کە باوک و دایک بە یەکەوە دائەنیشن لەگەڵ مناڵەکانیانە یعنی ئەمە گەورەترین سەلبیەت لە کۆمەڵگا دروستەکە گەورەترین سەلبیەت دروستەکە ئێتر ئەو کاتە شەرم نامێنێت حیا نامێنێت قسە وەرەگرتن نامێنێت ژووری بۆ جا ئەکاتەوە وەڵا ژووری تایبەتی خۆیە باشە پیرۆزی بێ ژووری تایبەتی مافێکی خۆیەتی بابی بێت بەڵام ئەی خەتی ئەنتەرنێتەکە چی لێ ئەەکەی لە کاتێکە مامۆستا ئەم بۆیە ژوور و خەتی ئینتەرنێتی بۆدانە بۆی نەچێتە کۆڵان لە کاتێک کۆڵان زۆر شەریفترە لە ئینتەرنێت و کۆرە نەک تۆ مەڵێ کۆڵان کام شوێنەی ئێستا زۆر خراپە لەم وەزعی ئێستا باشترە لە زۆربەی کەناڵە ڕاگەیاندنەکان باشترە کاکە ئەوەی پیشان ئەدە ئێمە ئەوە بڵێن بە کورتی و کابراتەی بە کوردی و بە کورتی ئەوە بڵێن گلەیەکی ئەمڕۆ ئەم کۆمەلگای خۆمان بکەین هەرچی ئەەکەین لەم کۆمەلگای ئەمە بۆ ئەوەی خەڵکی کۆمەلگە شیرازەی خێزان نەمێنێت ڕاستە ئەیانەوێ شیرازەی خێزان ئیتر نازانم 1001 دین لەم زەرزەویە هەیە ئێستا 1001 دین لەم سەرزەویە هەیە ئیتر حەقم نییە بەسەرەوە دینی ڕاست ئەمانە لەم 1001 دینە زیاتر لەمە 1000 دانیان دیموکراسین ئاشتی خوازین مرۆڤ دۆسین تەنها یەکێکیان نەبێ تیرۆریستە ئێرهابیە پیاوکوژە پیاوخۆرە وشتەنها ئیسلامە کابرای بوزی ڕێی خێزانەوە کابرای بوزی بە ئاشکا لە بەرچاوی عالم خەڵک ئەستوتێنێ و خەڵک ئەبڕێ کابرا ناجا باشە خۆخوا نەخواستە ئێمە 4 خەلیفەمان هەیە 4 خەلیفەمان هەیە سییانیان شەهید بوون شەهید کەس باسی ئەمە ناکە کەس باسی ئەمە ناکە ئەم هەموو کێشە مەشاکلێ هەمویان کاکە ئەگەر دوو کەریمە خێر قسەکەی بۆ مسلمانان کاکە ئەوە مەکە چاوی یەک نەفەر ببەسە بێنە لە بازاری ئێمە چاوی بکەرەوە توخوا کێ ئەڵێ ئەو بازارە ئێمە بازاری مسلمانان هەمووی تربیەتی سەقەتە زۆر باشە مافی منداڵ لە نێوان ئیش پێکردن و ئیش پێنەکردندا لە ئێستا لە وەرزی هاوین داین بەشێ لە دایک و باوکەکان منداڵەکانی ئەنێرنە بەر ئیژیام زۆر جار منداڵی ئاوارەکانە بینین لەسەر شەقامەکان و لە ترافیک لایتەکانە میزەڵدان و کلێنس و ئەم شتانە ئەفرۆشن کە دیاردەیەکی تا ڕادەیان بۆ دیمەنێکی زۆر ناشینە کە ئەبین منداڵێک بە و لاوازی و منداڵی خۆیەوە شتە فرۆشێ ئەوانەی کە پێیان وایە منداڵ ئەبێ ئیش بکە بۆ ئەڵێن بۆ ئەوی لە داهاتوە لەسەر پێی خۆی ڕاوەستی ئەوانش کە پێیان وایە ئیش بە منداڵ ناکەن دوایی دەست و پێسپی دەرەچن ئیسلام چۆن ئەڕوانێ بۆ ئیش پێکردن یان ئیشکردنی منداڵ لە تەمەنی 7 ساڵی و 10 ساڵیە ئایا ئیسلام لەگەڵ ئەوەدایە کە منداڵ لەسەر شەقامەکان بەم گەرما و سەرمایە بێت و بڕوا و ڕۆژ تایوارە 5,000 پەیدا بکەیان لەگەڵ ئەوەیە کە لە ماڵەوە پەروەردەیەکی جوان بکرێ وەڵا لە ئیسلامدا من نەفەقەی منداڵ لەسەر باوکو دایکە لەسەر باوکە بە تایبەتی تر با بڵێن نەفەقەی منداڵ هەتا گەورە ئەبێ هەتاوەک ئەگاتە سنی ڕشت یان هەتا چاک و خراپی ئیسلام هیچ کاتێک بەوە ڕازی نە مناڵ بنێرێتە سەر جادە
ئیتر بۆ هەر شتێک بێ لە شتەکان اینجا هەمیشە ئەگەر ئەحسایەک بکرێ مەسەل بۆ نمونە لە ئەوانەی کەوا بە مناڵی چوونەتە سەرجادە مەسە ئیتر بۆ هەر شتێک بوو بێک ئیتر گوڵە بەڕۆژیان فرۆش بێ یاخود ئاسکرێم و نازانم ئەو شتانەی کە فرۆشراوە کاتی خۆی ئێستش ئەفرۆشێ هیچ کامیان وەرە ئەوانەی بە مناڵی چوونەتە درۆ ئێستا وەرە قسەیان لەگەڵا بکە هیچ کامیان یادگاری خۆشیان نیە لەگەڵ ئەو شتانە لەگەڵ ئەو مێنە و ئیشە کە بە مناڵی کردویانە ئەو کەس اینجا یەکێکتر لە خراپیەکانی پەروەردەی مناڵ ئەوەیە هەر تۆ بە مناڵی فێریکەی گیرفانی جیابێ فێری گیرفانجیاییکەی حساب بۆ باوکی نەکات بەدزی باوکەوە شت بکە مناڵ تەنان یەکێک لەو شتانەیەکەوە لەم سەردەمەدا مناڵ پارە لە گیرفانیا بێمە زۆرجار لە کۆبوونەی باوکانە لە قوتابخانەکانە یەکێک لە کێشەی مامۆستایان ئەوەیە ئەڵێ مناڵی وا هەیە 5,000 و 10,000 لە گیرفانیایەتی ئەمە گەورەترین کێشە دروستەکە مەسەر مناڵێک لە ڕۆژێکە 500 دینار تا 1000 دیناری بەسە تۆ بۆچی مەسەر 5,000 ئەیتێ بۆ 10,000 ئەیتێ هەموو جەڕسێک هەموو دەستێک ئەچێتە حانوتەکە بای 1000 دینار 2,000 3,000 بەچای ئەو مناڵەوە ئەمە دوایی ڕائەکێشرێ بۆ شتی خراپتر و ئەمانە لەبەر ئەوە نەخێر ئیسلام لەگەڵ ئەوان نییە بەڵام ئێمە دووبارە ئەمەش بگەڕینەوە بۆ ئەوە کۆمەڵگاکە سوڵتە یەکەمین بەرپرسە لەم شتانە سوڵتە یەکەمین شتە بۆ ئەم شتانە لە تربیەتی مناڵەوە لە هەموو شتە لە ڕقابەکانەوە سوڵتە ئەتوانێت تەنانەت لە تربیەتی مناڵ و لە خۆشگوزەرانی ژیانی ماڵەکان و لە هەموو شتەکانە ینی نقطەی سەرەکی ئێمەڵێن سوڵتە زۆر باش مامۆستا وا دیارەکاتی بەنامەکەش سۆی نەماوەگە بە کورتی وەڵامی پرسیارەکان دێتەوە زۆر سپاس دەکەم نردنی مناڵ لە ئێستایا بۆ منە کۆمەڵێ خول و دەورا دەکرێتەوە فێربوونی زمانە فێربوونی خەت جوانی و نووسینە یان نردنی بۆ خولی کۆمپیوتەر و ئەم شتان ئەمە تا چەند یەکێکی دیکەی لە مافەکانی منداڵ چۆن دایک و باوک هێندە تێگەیشتن و ڕۆشنبیریان هەبێ منداڵەکەیان وا پەروەردەکەم بۆ 50 ساڵی تر پەروەردەیکەن بۆ 50 ساڵی تر لەوە چێ ئەوەی کە زۆر گرنگە لە کۆمەڵگە ئێمە زمان بێ کۆمپیوتەر بێ و خولی ئەو خولانن کە ڕۆژان لە ڕێکخراوەکانە ئەکرێتەوە ئەمە تا چەند مافێکی دیکەی منداڵە بەداخەوە ئێمە ئەوانە مافی مناڵن بەڵام بەداخەوە دووبارەویش سوء ئیستفادەی لێکرێ بە خراپی لێکرێ ئێمە ئەڵێن مناڵ حەقی خۆیەتی فێری هەرچێکی بۆکەی فێری علم و زانست و زمان و ئەمان هەرچە باشە بەڵام دووبارە بەڕاستی ئێمە گلەیمانە ئێمە جاری وایە دەورا دەکەینەوە مەسەلا ئەڵێن بۆچی بۆ تا دەوراتی قورئانیش بەسم هەموویەتی لەم شی هاوینات چۆن ئێمە ئەڵێن بۆچی ئەگەر پێشتێکم پێ سەیرە نازانم ئەگەر کوڕوکج هەند لە هەندە شتێک ئەگەر کوڕوکج بەیەکەوە نەبن تۆ بڵێ لە شت فێر نەبن تێنەگەن لە شتی تر اینجا دوای ئەوە کاکە لەو خول و دەورانە ئێمە منعی ئەوانە ناکەن تەشجیعی ئەو خول و دەورانەکەن بەڵام تەڵەبمان ئەوەیە ئەڵێن لەبەرەوەی تربیەتێکی باش وەربگن با کوڕان و کچان جیابن ئەمە پەیوەندی نازانم ئەگەر جیابن لە هەموو بارێکەوە بۆ خۆیان ڕاستە مەرجێ لە شێوازەکە تۆ لە مزگەوتی شاتێکەڵ بە هەر ناشەرعیە و لە خولی کۆمپیوتەری شا بە هەر ناشەرعیە ئەوە پەیوەندی بەوە نییە مامۆستا کۆتا پرسیاری من پیاوێک دێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەموو ماڵەکەم کردو بە ناوی یەکێک لە منداڵەکانمەوە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم ئایا هەموو منداڵەکانی تریشت بەو شێوەیە بەشدار کردوون و مافی ئەوانیشت دا کابراوتی نا من ئەمەیان زۆر خۆشترە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆری پێ ناخۆشە بێ فەرمێت کایە مەمکەنە شایەد و وەکیلی ستەم و نادادیەکانتان لە کۆمەڵگەی ئێمەدا ئەم خۆ تا ئێستا ماوە باوک پشت و پەنای لەوەچێ کوڕەکانی بێ کچەکان بێبەژەکە یان بۆ منە کوڕێکی مافی زیاتریە داتێ و یەکێکی دیکەیان بێ مافەکە ئەمە تا چەند یەکێکی ترە لە کارە قێزەونەکان و پێشلکردنی مافێک لە مافەکانی تری منداڵان ئێمە باوک و دایک لە حاڵی حیاتی خۆیانە بۆ مناڵەکانیان خۆیان مەسەلا جاری وایە ئینسان مناڵە دوو مناڵ سێ مناڵی هەیە یەکیان زیاتر گوێڕایەڵە زیاتریان خۆشەوێ ڕاستە ئەوە کاتێ باوکودایک لە حاڵی حیاتان و خۆیان لە حیاتان چۆن تەعاملەکەن لەگەڵ مناڵەکانیانە مەسەل جاری وایە باوک سیارەی هەیە سێ چوار مناڵیشی هەیە کە ڕوا بە مناڵ بۆ لە ئەم مناڵیانە با لەگەڵ خۆیان سوچەکانە بۆ مناڵ بڕۆ بۆ فڵان ئیشەکان بە یەکێ لە مناڵەکانەکە ئەمە پێشلکردنی مافەکانی ئەوانی تر نییە ئەمیان ئیجازەی ئەویان نیە بەڵام ئەسڵ ئەو شتانە ئەچێتەوە بابی میراث و وەرەسە و وەسیەت و ئەمانە بە هیچ شێوەیەک شەرع ئیجازەی نەداوە باوک فەرق و جیاوازی بخاتە ناو مناڵەکان فەرق و جیاوازیەک کە ببێتە هۆی ئەوەی کەوە سبەینێ تەفرەقە و دووبەرەکی بکەوێتەنە ئەو خێزان و ئەو مناڵانە ڕقە بەرایەتی بە هیچ شێوەیەک بەڵام ئەگەر ئەوە مەسەل جاری وایە باوکێک کاتێک کە ئەمرێ وەسیەت دەکات بۆ مناڵەکە ئەوە نەشتی بنێ ئەمە شەرع وەسیەتەکەی جێبەجێ ناکات
شرع وەسیەتەکەی جێبەجێ ناکە لە حاڵی حیاتی خۆیان شتێکەدا بە مناڵەکەی ئەمە قەی ناکە بەڵام بەرحاڵ لەو حاڵەتانە ئێمە ئەڵێن گلەیمان هەیە لە زۆر باوکو دایکە تاوەکو ئێستا با بڵێن جۆرە سەیری کچەکانیانەکەن بەس کوڕەکانیان بە شێوەیەکی تر کچیان بەلاوە ئێهمال کردووە شتێکە حەقی خوای گەورە دای من و تۆ ناتوانێت حەقیان لێ بسێنینەوە یەکێ لە مافی مناڵ ئەوەیە باوکو دایک ئەبێ بە یەکسانی تەعامل بکەن لەگەڵ مناڵەکانیانە بە تایبەتی تر ئەگەر مناڵانێک خێزانێک لە بینی خۆیانە خوا نەخواستە تەعامل لەگەڵ یەکیانە کرد لەگەڵ ئەوی تریانە نەکرد ببێتە کێشە و ئاژاوە لە بینیانە ئەو کاتە واجبە لەسەر ئەو باوکو دایکە واجبە لەسەر ئەو باوکو دایکە شێوەیە تەعاملیان لەگەڵا بکە کە دڵی هەمویان وەکو یەک ڕابگرێ چونکە هەروەکو ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە جەنابەت باس کرد کابرایەتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا من ئەمەوێ هەموو ماڵەکەم بم بە کوڕەکەم ئەفەرمێ هەمووی زۆرە فەرمی دەی نیوەی فەرمی نیوەیش زۆرە فەرمی دەمێ سێیەکێکی بم بم فەرمی قەی ناکا سێیەکی قەی ناکا وەثلث فەرمی کەثیر قەی ناکا فەرمی هەتا وەکو سێیەکە ئەتوانی لە حاڵی حیاتی خۆتا بیدەیتێ بەڵام من ئێستا لە حاڵی حیاتی خۆما ئەتوانم مەسەلا شتێک بم مناڵەکەم یعنی زیاتر بم بەویتریان بەڵام بۆ دوای خۆم وەسیەت نامەیەک ئەنووسم ئەڵێم دوای خۆم مەسەلا فڵانە کوڕم 1000 دینار زیاتری بێن لەویتر ئەم وەسیەتانە جێبەجێ ناکردن و ئەو شەرع چۆنی داناوە حەق ئاوا ئەیان درێتێ کار بۆ وەسیەتە ناکرێت کە بۆ وەرەسەکرێت بەڵام لە هەموو حاڵەتێکە عەدالەت و دادپەروەری فەرق و فروغ نەکردنی مناڵ واجبی باوکو دایکە زۆر باش مامۆستا من شتێکی وام نەماوە کۆ تا قسە و پەیامی جەنابەت شتێکە لە بابەت بە مافی منداڵە نەمان پرسی بێ و ئاماژەمان پێ نەکردەوە پێویست بکات جەنابەت ئاماژەی پێ بکەی زۆر سپاس دەکەم ئەگەر بە کورتی بێت وەڵای من تەنها ئەوە ئەڵێم باوکو دایکان هەمومان بەرپرسین بەڕاستی هەمومان بەرپرسین پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لێکێ لە فەرمودەکان کە فەرمێ ئیذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث ئینسان مرد دوای خۆی قطعی عملیە بە هیچی بە شوێن ناڕە یەکێ لەوانە کە بە شوێنایەت ئەفەرمێ بێجگە لەم سێحەڵ ئەفەرمێ وەلەد صالح يدعو له ئەوە بزانە ئێمە دوای مردنی خۆشمان مناڵەکانمان هەرچی چاکەیە بکەن هەر شەریکین لەگەڵیانە شەریکن لەگەڵ خراپەیش بکەین لە کەم تەرخەمی ئێمەوە بوو بێت کەوات لە تربیەی ئێمە بوو بێت دووبارە هەر شەریکی خراپەکەیانین پاش مردنیشمان لەبەر ئەوە کۆتا قسەم ئەوەیە ئەڵێم بەڕاستی زۆر گرنگە یعنی ئێمە بگەڕێنەوە سێرێکی ماڵ و مناڵی خۆمان بکەین تربیەتێکی ئیسلامی تربیەتی زۆر باشە ئینان بکەین بەڕاستی چکە بەرپرسین لای خوای گەورە و پەروەردگار زۆر سپاس بۆ مامۆستا شێخ فاروق معروف زانای ئاینی کە تام ساتە میوانی بەرنامەی باسوخواز بووی خوای گەورە سەلامەتان داواکەین لە خوای گەورە هەموو لایەکمان ئینشاءڵڵا مناڵەکانمان ساڵحکان ئینشاءڵڵا زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیش کە تام ساتە بینەری بەرنامەکە بوون ومێدەوارین هەمومان بە پەروەردەیەکی ئیسلامی و ئادابێکی جوانەوە منداڵەکانمان پەروەردە بکەین و وە مافیان بدەینێ زۆر سپاس تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ